سلااوان لێبێت. لە کۆمەڵگەی یاریری سەر بە قەزای شەقڵاوە پیاوێک بە فیشەک خۆی و ژنەکەی و دوو کچی کوشت و منداڵێکی تریشی بریندار کرد. پامنەر یەنارتی لە شوێنی ڕووداوەکە ڕایگەیان سەر لە بەیانی ئەمڕۆ لە کۆمەڵگەی یاریری پیاوێکی تەمەن 30 ساڵ بە فیشەک خۆی و ژنەکەی و دوو کچی کوشت و منداڵێکی تریشی بریندار کرد. بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەروی حکوومەت هێرێمی کوردستان ڕایگەیان ژماری پەنابەرە سووریەکان گەیشتۆتە زیاتر لە 200,000 کەس و ڕۆژانەش 500 بۆ 1000 پەنابەری تر دێنە هەرێمی کوردستان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ گۆڤاری مۆنتیرۆ ئەمریکی فەلا مستەفا ئاشکرای کرد ئەو ژمارە زۆرەی پەنابەر کە ڕۆژانە دێنە هەرێمی کوردستان تەنها کورد نین باڵکو و عەرەب و مەسیحیەکانیشیان تێدایە. لە کۆمەڵگەی هەریری سەر بە قەزای شەقڵاوە پیاوێک بە فیشەک ژنەکەی خۆی کوشت و دوو کچیشی بریندار کرد و منداڵێکی تریشی بریندار کرد. پامنەری یەنارتی لە شوێنی ڕووداوەکەوە ڕایگەیاندووە سەر لە بەیانی ئەمڕۆ لە کۆمەڵگەی یاریری پیاوێکی تەمەن 30 ساڵ بە فیشەک خۆی و ژنەکەی و دوو کچی کوشت و منداڵێکی تریشی بریندار کرد. ژمارەیەک بەرپرسی باڵای ئەمریکا ڕایانگەیان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو بڕایدانیە بڕیارەکەی ئەنجومەنی یاساییەکی نێودەوڵەتی لەبارەی سووریا و ئەگەری وەشاندنی گورجی سەربازی لە وڵاتە لە خۆ بگرێەوە کارەکەشیان گەڕاندەوە بۆ دژایەتی ئەو بڕیاری لەلایەن حکوومەتی رووسیاوە و بەرپرسان ئاماژەیان بەوەش کردووە واشنتن پێداگری ناکات لەسەرەوەی کە دەبێت لەو بڕیارە ئەنجومەنی ئاسایش بەکارهێنانی هێز لە دژی سووریای تێدا بێت. لە جیاتیەوە ئەمریکا پێداگری دەکات لەسەر سزادانی سووریا ئەگەر هاتوو ڕەتی کردەوە دەستبەرداری سەرجەم چەکە کیمیاویەکانی ببێت. بانکیمۆن ئەمینداری گشتی نەتەوەی گرتوەکان ڕایگەیان راپۆرتەکەی تیمی پشکنەری سەر بە نەتەوەی گرتوەکان تاکید دەکاتەوە لەوەی کە لە 21 مانگی ئەیلول چەکی کیمیایی لە ناوچەکانی نزیک دیمەشقی پایتەخت بەکارهێنراوە هەر بەهۆیەوە سەدان کەس گیانی لەدەستداوە. بانکیمۆن لە کۆبنەوەیەکی نەتەوەی گرتوەکاندا بڕای خۆی نیشاندا کە راپۆرتەکە تاکیدی لەسەر بەکارهێنانی چەکی کیمیایی لە سووریا بکاتەوە بەڵام تا ئێستا راپۆرتەکەی بە دەست نەگەیشتووە. هەر شاد بن.